درێژای مێژوو ژن کوشتن نەبوو یا لە باشوورا ژن کوشتن یا پیا کوشتن ئەمە هەبووە بەڵام بە ڕادەیەکی وا زۆر هەموو ڕۆژێ ژن کوشتن دایکی من لەگەڵ باوکی منە ژیانێکی پێکەوە ناوە بەڵام ئایا تۆ وەرە لە دایکی خۆت بپرسە بزانە ئەو ژیانەی کە لەگەڵ باوکم و دایکمان کردوێتی ئایا ڕازی بوو لەو ژیانە لەبەرەوە مێژووی ژن ئێمە باسی مێژووی ژنمان کرد کە 5,000 ساڵ پێش ئێستا بەلاڕێدا براوە وە جوانیەکانی ژن هەمیشە ژن لە چارچەوەی خۆیان بچوو کراوەتەوە بەلاڕێدا براوە باسی ئازادیت کرد ئێمە هیچ کاتێەوە بە ئازادی نازانین ئەگەر مناڵەکانمان یا ژنەکان سێری تەلەڤیزۆنەکان بکەن چەمکی ئازادی لە باشووری کوردستانە بەلاڕێدا براوە ئەمە مەترسیدارترین چەمکە ئازادی ئەوە نییە کە ئێمە باسی ئازادیەکەین بێ ژنێک خۆی ڕوت بکاتەوە لە تەلەڤیزۆنە عەرزی خۆی بکات ئەمە ئازادە ئێمە لایەنی فکری ئەڵێن ژن بە ئازادیە ئەگەر ژن لایەنی فکری ئێمە کێشەمان زەهنیە کێشەمان فکریە ئەگەر ژن ئازاد هەبوو ئەو کاتە هیچ کاتە بێشی نێرەوەکو ئەوەی کەناڵەکە بکات خوشکەکەی تۆ هاوژینەکەی تۆ کچەکەی تۆ ناکات نایکات لەبەرەوە ئەمانەی کە ئەچنە سەر سۆشیال میدیا جارێکی تر بوونەتە قوربانی ئەو دەسەڵات و عەقڵێتی پیا و سالاریە نەتی پیا و سالاری لە 5,000 ساڵ پێش ئێستا لە دروستبوونی دەوڵەتی ڕاهی و هەرێسن ئەو توتیشە بەردەوامە کە ئەمڕۆ باشی باشووری کوردستانەکەین هیچ دۆخی بەقەدر ئێستا ئەم دۆخەمە ترسیدار نییە وەرە هەموو باید مۆبایلەکەت بکەرەوە ژنێک و ژراکێ کوشتی براکەی کوشتی باوکی کوشتی دایکی کوشتی تۆ قسەیەکی کرد وتێ هەر ژن ناکوژێ پیاویشە کوژرێ پیا و بەدەستی پیاوە کوژرێ بەردەکەمان مەگەر ژنێ پیاوە کوژ نایکوژێ هەمیشە پیاوە ژنانە کوژن لەناو خۆشتانە خۆیان کوژن من وتم ژن کۆیلەیە دوو جار کۆیلەیە کۆیلەی پیاوە کۆیلەی دەسەڵاتە بەڵام پیاش بە خۆی نازانێت جارێک تر کۆیلەی دەسەڵاتە کەواتە لێرە هەردووکمان قوربانی هەردووکمان قوربانی ئێمە چۆن لەو قوربانی خۆمان ڕزگارکەین بە پەروەردەکردنی فکری زەهنی ئێماڵی نامانوێت ژن بچێتە سەردەستە و پیا و بندەستە سەردەستە و بندەستە بۆنی نییە ئێمە هەردووکیان یەکسان بێ هاوژیانی ئازاد ڕێزگرتن خۆشەویستی تەعاملکردن لە ماڵە ئەمانە هاوژیانێکی باشە بچووکتریشە لە ماڵێک کاری کڕی با گفتوگۆیە لە بینی خۆت و خێزان و مناڵەکانە کۆکەینەوە ماگری مەکردن بێتەوە ئەمە خۆشەویستی بۆ خێزان ناهێنێت من پێم وتم هیچ دایک باوکێ با مناڵەکەی پەروەردە نەکات دایکی من چی بکات دایکی من هەر لەسەر سیستەمەوە پەروەردە بۆیش منی بە پەروەردە کردووە ئەکینە دایکی من و نەنکی من و نەنکی منیش هەر کۆیلە کراون چکە مێژۆکەمان ئەوانێ مێژوی ژن نەنووسراوەتەوە ئێمە کاتێ باسی ئێساڵی ژن پێشەنگ بووە و لە کاتی خۆشیان ژن پێشەنگ بووە حەوسەخانی نەقیبمان هەبووە خوێنەواری پێشستۆوە ژن حازاتی میری سۆرانمان هەبووە کە لە جەنگەواریە پێشەنگ بووە عادلە خانممان هەبووە مەستورە خانممان هەبووە لە هونەرا ژن پێشەنگ بووە لەیلا قاسممان هەبوو کە ملی چوو بە پەتی سێدارەیە لە باشووری کوردستان یەکەم ژنەکە لە سێدارە دراوە بەڵام ئایا مێژووی ئێمە نەنووسراوەتەوە مێژووی ژن نەنووسراوەتەوە ئێمە چی بکەین وەکو ژن مێژوومان بنووسرێتەوە بێت تێکۆشان بکەین و ئێستا مێژووی ئێمە لە بەردەمایە و لەو تێکۆشانە ئێمەی ژن ئێمەی ژنانی ئازادیخواست خەریکی چنینەوەی ڕەنج و کۆششی خۆمان دەکەین ژنانی ڕۆژاوت بینیوە داعش کە هەموو دنیای هێناوەزانە لەسەر دەستی ژنانی ڕۆژاوە تێکشکێنرا ژنانی شەنگار ژنانی مەحموود و ئەو ژنانەی کە لایەنی فکری وشیارن ئەمڕۆ بنێتە پێشەنگی کۆمەلگا بۆیە ماڵین هاوسەنگی ڕاگەزی لە ماڵەکانە بێکن خێزانێکی تەندروست کۆمەلگایەکی تەندروستە واتە کۆمەلگایەکی تەندروست ئێمەڵی تا ژن ئازاد دەبێت کۆمەلگا ئازاد نابێت پیاوان لێتان ناشارین و یەکشت هەیە بۆ بەرە مەجاربوونیە ئێمە لەناو ژنان لە سەتا 95 ژنان بڕوان پێ بکەن لەو ڕێژەیە ڕەنگە زیاتر بێت ئەگەر 50 مەتر عەرزی هەبێت و داهاتێکی هەبێ مناڵەکانی بەخێوکا بە دیار پێوە دانانیشێ وەی ئاگدار بۆ ئەمە چی وای کردووە لەبەرەوە ئەم منە شەڕەکە بەهێزە بەرامبەر بە ژنان ئەم منە ژن ئەچەوسێنرێتەوە شەڕی دەرونیە شەڕی جەستەیە شەڕی فکریە هەموو شەڕەکان لەسەر ژن چەوسێنرێتەوە تۆ چاو لە خێزانەکەی خۆت مەکەکە بڵێ کەسی بەژن لەناو هەموو خێزانەکانەنە بەڵام ئێمە لە بەعام وەرگرتووە ژن هەیە 20 ساڵ 30 ساڵە لەگەڵ پیاوەکەیان ئەڵێ بەس بتوانن مناڵەکان بەخێو بجێڕمانێتە
يخوان ژنێژنێکی نییە دانیشێ بە دیار بەناوەکانەوە ئەو نە چەو ساوەتەوە بۆیە پێویستمان بە شۆڕشێکی ژنانەیە ئێستا ئەو شۆڕشە بەردەوامە لە باشووری کوردستانە بۆی ژن ئازاد بێ اینجا کۆمەڵگا ئازاد بێت بۆ پیاویش ئازاد دەبێت تا ژن ئازاد دەبێت پیاوە نیوە ئازاد نابێت بۆیە کە چونکە مەلێساتەکان ڕۆژ بە ڕۆژ یەخەیەوە شەکرێت کێشەی خێزانەکان ڕۆژ بە ڕۆژ کێشەیەوە ئاکرێت بۆیە بە هەمومان ئەبێت تێکۆشان بکەین کە ئێستا و تێکۆشانە لە ئارەدای باشووری کوردستانی بێتەوە پێویستمان بە پەروەردە هەیە پەروەردەیەکی زێهنی فکری زۆر پێویستە بۆ مناڵەکانمان بۆ ژنەکانمان بۆ خێزانەکان بۆ پیاوان بۆ هەمومان پێویستە بۆ ئەوەی خێزانێکی تەندروست